ئێمە خاوەنی خێزانین، کچین، خوشکین، کەواتە پێویستە ئاگاداری ئەو خاڵە بین دوژمنانی ئیسلام، ئەوانەی کە چاویان بە ئیسلامدا هەڵنایە، بەردەوام پیلان دائەنێن. پیلانەکانیشیان بەڕاستی زۆربەی سەری گرتووە. ئەوان دەیانەوێت دوژمنانی ئیسلام، دوژمنانی حەیا و شەرم دەیانەوێت بە داکەندنی بەلابردنی باڵاپۆشی و حیجاب، دەیانەوێت کۆمەڵگایەکی خراپ دروست بکەن. بۆچی؟ چونکە ئەو کاتە دەتوانن هەوا و ئارزوەکان و شەهوەتەکانی خۆیان تێر بکەن. چونکە ئەگەر ئافرەتی بە شەرم و بە حەیا هەبێ، ئەوان ناتوانن شەهەواتی خۆیان تێر بکەن. بۆیە دەیانەوێت لە ناو موسڵماناندا کۆمەڵگایەکی خراپ دروست بکەن، سافیرە، بۆ ئەوەی کە ئەوەی دەیانەوێت هەدەفیانە هەم خۆیان تێرکەن، هەم موسڵمانانیش بەرەو جەهەنم بەرن، بۆی هاوڕێیان زۆر بێ لە ناو دۆزەخدا. چونکە ئەو جەوە فاسدە، ئەو جەوە خراپە کە ئەوان دەیانەوێت بەدی نایەت ئەگەر ئافرەتان هەمویان داپۆشراو بن. بۆیە دەیانەوێت بە ناوی ڕۆشنبیریەوە، بە ناوی پێشکەوتنەوە، بە ناوی ئەوەی خۆت مەکە پیرێژن، خۆتۆ پیرێژنی ئەم عەبایە چییە و ئەم حیجابە چییە و ئەم باڵاپۆشێ چییە، دەیانەوێت کۆمەڵگای ئێمە دابڕنن لە شەرم و لە حەیا. ئەوانەی کە تەمەنێکمان هەیە زۆر بیرمان دێت. دایکەکانی ئێمە کە تەمەنێکیان هەبوو لەگەڵ نەنکەکانی ئێمە و پور و کەسوکارەکانی ئێمەدا دەمان بینین کاتێک کە لە ناو کۆمەڵی پیاوە ئاویان بخواردایە، ئاوایان دەکرد، بۆی پیاوەکە دەمیان نەبینیە ئاوەکە دەخۆنەوە. ئەوە نەنک و دایکی ئێمە بوون، نەک ئەم ئافرەتانەی کە ئێمە بەرەو خراپەکاری دەبن. چونکە ئەوان دەیانەوێت خۆیان تێرکەن، ئافرەتیش بە شەرم و بە حەیا و داپۆشراو بێ، ئەوان ئیشەکانیان سەر ناگرێ. بۆیە دەیانەوێت کۆمەڵگایەکی فەساد بەدڕەوشت دروست بکەن لە ناو موسڵماناندا، و دروستیشیان کردووە ئەوەی ئێستا هەیە 10 ساڵ لەمەوە پێش، 15 ساڵ لەمەوە پێش نەبوو. ئەوەیشی ئێستا هەماوە ئەگەر ئاوا بڕە 10 ساڵی تر ئەوەش نامێنێت.